بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە لە وەقانەی کە تایبەتمان کردوون بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و ڕەمەزانیاتیان تیا باسەکەین وە گفتوگۆەکەین بۆ مێدەی ئێوە زیاتر بەهرەمەند بن لە چاکەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان وە لێکەوتە گونجا و ئیجابیات و بەخشینەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە ڕاستی ئێمە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو زریایەک وایە توانی زۆر زیاد لی بەهرەمەند بی تا بگەڕێی تا تامەزرۆبی تا سعی و هەوڵ و کۆشی زیاتر بکەی دەستکەوتی زیاترتە بێ ئێمە لێرەوە هەوڵە دەین هاوکارتان بین بۆەوەی ئێوە لایەنە جیاوازەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان زیاتر ببینن و زیاتر هەست پێ بکەن بۆەوەی دەستکەوتی زیاترتان هەبێ لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی پسپۆر لە هیزری ئیسلامی لە ڕەمەزانیات گفتوگۆکەین کاک دکتۆر بەخێر بێن سلامت بی سوپاس سەرکەوتوویت لە ئەڵلقەی ڕابردووە هەندێک لە ڕێوشوێنەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانمان باس کرد لە مەڵلقەیە هەوڵە دەین باسی دوو بابەت بکەین چونکە ئێمە لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانێک ئەم بابەتانش کە ئێمە جەختیانە خێنە سەرەوە هەڵوێستیان لەسەرەکەین زیاتر لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان گرنگیان پێدەدرێ یەکەمیان بەخشین و زەکات و سەرفیترە و سەدەقەیە ئەوەی کە مانگی ڕەمەزانی زۆر جار پێ ناو دەهێنرێ دەفەرمێیان دەوترێت مانگی خێر و چاکەیە مانگی بەخشین مانگی سەدەقە و زەکات دووهەمیشیان لەیلەتول القەدرە لەیلەتول القەدر پانتایەکی گەورە و فراوانی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە داگیر کردووە ئەکەوێتە کۆتاییەکەیەوە ئەوانەی کە ئیتر وەکو چۆنها ساتەکانی ماڵاوایی تۆ دەستی پێوەگری دەست بۆ شتەوەگری کە خەریکە لە دەست دەردەچێ شەوانی لەیلەتول القەدر پانتایەکی زۆریان پێدا دراوە بۆی خەڵک بێدار بێ سعی زیاتر و هەوڵ و کۆشی زیاتر بکا بۆ چنینەوەی چاکە ئێمە چۆن لەم دوو بابەتە بڕوانین یەکێکین ئینشاڵڵا باسیەکەین لە یەکەمیانەوە دەست پێکەین کاک دکتۆر حکمەتی جەختکردنەوەی زیاتر لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەدەقە و خێر و بەخشین چییە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگار درود و ڕەحمەتی فراوان بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خۆشەویست و پێشەوامان لە سەرگیانی یار و یاوەران و شوێن کەوتوان و ئال و بەیت و دۆستان و ڕاستانی ئومەتەکەی مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە لە هەم ئەدەبیات و کەلتوری ئیسلامیە هەم مانگێکی تایبەتە لە عورف و عادەتی میلەتانی موسڵمان یعنی مەوسیمێکە بۆ بە خۆدا هاتنەوە و بە خۆدا چوونەوە و بەهێزکردنی ڕەگەزەکانی ئیرادە و هیممەت بۆ تاکی موسڵمان بۆ خێزانی موسڵمان هەستی ئینتیما لە مانگا بەهێزترە بێ ینی لە هەموو میلەتێکە کە دین بەشێکی سەرەکیە لە شناس و پێناسی ئەو لە مانگی ڕەمەزانە ئینتیما بۆ ئەو دینە ئینتیما بۆ ئەو ئومەتە بەهێزترە بێ ئەم ئینتیمایە ئەبێت دەرکەوێ ینی ئەم ئینتیمایە جێکەوتی هەیە لە واقعات تەسیراتی هەیە لەسەر تاک لەسەر خێزان لەسەر ئاستە جیاجیەکان ئەگەر بمانەوە بەڵگە بێنینەوە لەسەرەوەی کەسێک لە مانگی ڕەمەزانە کەوتۆتە ژێر تەسیراتی ئەم مانگە و عیبادەت و پەرستش و ڕۆژوو و نوێژەکانی ئیخلاس و دڵسۆزیەکەی گەیشتۆتە ئاستێک ئەبێ و ئینسانە هەندێک صیفاتی بەرجەستەی ئەخلاقی لە وجودیا بەرجەستە ببێ وەکو لە خۆبوردوویی وەکو سەخاوەت و وەکو بەخشندەگی وەکو دڵفراوانی دڵکراوەیی ئوفقی فکری فراوانتر بێ لە ڕۆژانی تر لە مانگەکانی تر بۆیە ئینسان بە ئیخلاسێکی زۆرەوە ئینسانی ئیماندار دێتە مانگی ڕەمەزان و ئەم ئیخلاسەش هەندێ ئەرکی لەسەر واجبەکە یعنی یەکەم جارێ بە بەکەمکردنەوەی خواردن و خۆراک بەکەمکردنەوەی حەز و ئیشتیهاکانی خۆی بەشێ لەو خۆراکەی کە ئەمێنێتەوە یعنی بێ
پەسەندازی کە هەڵی بگرێ بۆ غەیری خۆی. فێری ئەوەیەکە کە ئینسان بە کەمترین خۆراکیش ئەژی، ینی بە کەمتر لەوەی کە جاران عادەتی پێوە کردبوو، بە پارەیەکی کەمتر لە جاران ئەتوانێت ژیانی خۆی بەڕێوە باو باشتریش. ینی مانگی ڕەمەزان فێری قەناعەتی ذاتی دەکات، نە قەناعەتی دەستکرد. فێری ئەوە دەکات کە ئەو مەعاشەی کە هەتە، ئەو موچەیی کە هەتە، ئەو وەزعی کە هەتە، ئەتوانی بەشێکی بەکاربێنی بۆ کۆمەڵگا. ینی تۆ خاوەنی ماڵەکەی، خاوەنی سەروەتەکەی، بەڵام خاوەنی ئەوەشی کە وا تەنزیمیکەی، وا ڕێکی خەی کە بەشی براکەشت بخە، بەشی هاوسێکەشت بکە، بەشی خزمێکی فەقیریشت بکە. ینی هەز بە مەسئولیت لە ئینسانە بەهێزترە بێ لە مانگی ڕەمەزانە، هەز بەوەیەکە کە تەنها لە خۆی مەسئول نییە، تەنها لە خۆی و ماڵ و مناڵی مەسئول نییە. ئەمە لە دنیاە وڵاتانی پێشکەوتووانەی کە بیرمەندن بودجەیەکی زۆر سەرفەکەن بۆ دروستکردنی ئەم هەستە لە ناو هاوڵاتیانە. یعنی ئێمە خوای پەروەردگار بە حکمی ئەو کەلتورەی کە هەمانەوە، کەلتورە دینی کە هەمانە، بە حکمی ئەو واجباتە دینی کە هەمانە، ڕەنگە پێویستمان بۆ بودجە گەورەیە نەبێت کە خەڵکانی تر سەرفیەکەن، پێویستمان بۆ ڕیکلامە نەبێ. بۆچی؟ چونکە حەدیسی صەحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لەو کاتەیە کە خەڵکوان لەژێر هەولی مەحشەرە، لە گەرمای دەشتی مەحشەرە، هەر کەسێ سەدەقە و خێر و خێراتی کردبێ ئەکەوێتە ژێر سێبەری ئەو سەدەقە و خێر و خێراتی خۆی. یعنی ئەو سەدەقە و چاکەکردنە بۆ دەبێ بە سایەیەک، بۆ دەبێ بە چەترێک. یعنی ئەمە لە ڕووی ئەعتیقادیۆ زۆر مهمە، یعنی کە ئینسان لەم ڕۆیا کە لە چلەی هاوینە ئەگەر زۆر تینووی ببێ لە شوێنێکا بە ئاوی دەست نەکەوێ، چی لە گیرفانیابی ئەیدا بۆ ئەوەی نەجاتی بێ لەو تینوێتیە. یعنی ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش، ئەو ماڵی کە ئینسان ئێستا هەیەی، ئەو ئیمکاناتی کە هەیەی ئەتوانێت بەکاری بێنێ بۆ دوا ڕۆژێک، بۆ هەولی مەحشەر، بۆ کاتێک کە هیچ کەسێ فریای کەس ناکەوێ جگە لە عەمەلی ساڵح و شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا لەو ڕوانگەیەوە ئینسان لە مانگی ڕەمەزانە بە شێوەیەکی عەمەلی و بە شێوەیەکی ویجدانی فێری ئەوە بێ کە لە خۆبردوو بێ و دڵی نەبەستێ بە سەرۆت و سامانەکەیەوە و تەنانەت بەشێ لەو سەرۆت و سامانەی کە هەیەی بیخاتە گەڕ بۆ خزمەتی دەوروبەری، بۆ خزمەتی کۆمەڵگاکەی. اینجا هەست بە ئاسوودەییەکە، چونکە هەدەفی ئێمە بەڕاستی لە هەموو کار و تێکۆشانێکی ڕۆژانەمان بۆ ئەوەیە بگەین بە ئاسوودەیی، بگەین بە بەختەوەری، بگەین بە ویجدانی ئاسوودە، ویجدانی ڕەحەت. یعنی هەر کەسێک ویجدانی ئاسوودە بێ دەوڵەمەندترین کەسە لەم دنیاە. ئەو کەسەی کە هەستەکە ئەو پارەی کە هەیەی حەقی خۆیەتی، و لەوە زیاتر ئەو کەسە هەست بە ئاسوودەیەکە کە لەو حەقەی خۆی تەنازولی لە بەشێک کردووە بۆ خەڵکێکی تر کە ئەو خەڵکە پێویستیان بەمە. یعنی دەورێکی وەزیفیە بینێ پارە، دەورێکی بینایی نابینێ، دەورێکی وا نابینێ کە من مادام پارەم زۆرە کەواتە شخصیەتم زۆرە، کەواتە کەسایەتەکەم تێر و تەواو و تێر و تەسەلە. ئینسان لە ڕەمەزانە فێری ئەوەیە بێ بە چەند بە چۆنیەتی، بە چەندیەتی چۆن خوای لە خۆی خۆت ڕازیەکەی، چۆن پەروەردگار نیعمەتی خۆی کە داوێتی بەسەر تۆ نیشانی خەڵکی ئەدا، چۆن ئەبی بە قودوەیەکی عەمەلی بۆ لە خۆبردن و بۆ ئیسار. چونکە ئیسارە زۆر مهمە کە فەرمێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. یعنی ئینسان جاری وایە کە زۆر محتاجیشە، ئەفزەل الصەدەقە ئەوەیە کە لە خۆت پێویستت پێی بێ بەڵام بیدێ بە یەکێکی تر. بۆ کەمیە بەخشینە بۆ نمونە مەسەلەن تاکێکی موسڵمان کە ڕۆژوەگرێ بۆ خۆی لە سەریشی واجب و ئەرکە، بۆ نمونە چەند شتێکی کەم ئەگەر خواردن بێ، بەشی مەسەلەن نەفەرە یان ژەمێکی خواردن، یان ئەگەر دینار و درهەم بێ بۆ نمونە چەند دینارێکی کەم، 3 دینار 4 دینار بۆ نمونە ببەخشێ، ئەم کەمیە، ئەم ڕێژە کەمە. ئەو بابەتە فراوانە گەورە تحقیقەکە. بەڵێ خۆی ئێمە کە سەیری مانگی ڕەمەزان بە تایبەتیەکەین، مانگی ڕەمەزان بۆ مواساتی هەژارانە، بۆ دڵنەوایی هەژارانە. یەکەم هەژاری وایە لە شەو ڕۆژەکە ناتوانێت 3 ژەم نان بخوا، توانێت 2 ژەم نان بخوا.
تۆ چتە پاڵەوانەڵێ منش دوو ژەم نانەخۆ لە ڕەمەزانە هەژاری وایە ناتوانێ تێر بخۆ تۆ لە ڕەمەزانە فێری ئەوە بی کەم بخۆی یعنی پێش تێر خواردنەوە دەست بگریتەوە لە ڕەمەزانە بەشێ لەو ئیمکاناتی کە هەتە و جاران سەرف دەکرد بۆ خۆراک هەڵی ئەگری و ئەدەی بەو کەسی کە محتاجێتی یعنی بۆ نییە تۆ هەڵی گریت و یا زەخێرە بنیتەوە یعنی خۆی ئێمە کەلتوری خراپیش هەیە هاتوۆتە ناومان نەوعێ لە چاوچنۆکی نەوعێ لە چاوبرسێتی ڕەمەزان بۆ محاربەی ئەو دیاردانەشە یعنی مجتەمەی ئیسلامی مجتەمەیەکە کە خەڵکی پشتیوانی یەکترە یعنی وەکو شتێک پێوتێت تەزامونی اجتیماعی هاو پشتی کۆمەڵایەتی کێشەیەکی جیهانی هەیە پێوتێت کێشەی برسێتی کێشەی هەژاری و کێشەی حرمان ئەم کێشەیە بەچی چارەسەرەکرێ بۆی تعادل و باڵانسێ دروست کرێ لە خەڵ لە ناو کۆمەلگایە نەک بە فەرزی یاسا بە قانون نەک بەوەی قانون بە زۆر بیسەپێنێ بەسەر خەڵکە دینداری و ویجدانەی سەپێنێ ئیخلاص ئەی سەپێنێ دڵسۆزی بۆ خەڵگەی سەپێنێ تەجەڕود و خۆیەکلاکردنەوە بۆ خی پەروەردگارەی سەپێنێ کەواتە گەر وەکو ئەوەی کە ئەخلاقیەن و فقهیەن و لە ڕووی بڕواییەوە فەرز کراوە لەسەر موسڵمانان مەسلەی زەکات و سەدەقات ڕێگ بخرێ پێم وایە زۆرێک لە کێشەکان حەل ئەبێ با ئەو میقدارش کە لە تاکێکی دیاریکرا وەرەگیرێت میقدارەکە زۆر کەم بێ یعنی یەک لەسەر چلی پارە یا یەک لەسەر بیستی پارە بەپی نیسبەتی ئەو نیسبەتی کە دیاری کراوە بۆ جۆرەها سەرۆت و سامان و مڵک و ماڵ کە ساڵیانە دەربکرێ لە زەکات یاوەکو لە کاتی هەڵگرتنەوەی مەحسوولە کە ئەوە ساڵی ناوێ کە ئەو کەسەی مەحسوولاتێکی هەیە باخی هەیە یاخود دەغڵودانی هەیە کە ساڵانە بەرهەمەکەی وەرەگرێ یەکسەر ئەبێت تەوزیعی کا بەسەر فەقیر و هەژارە ئەگەر ئەمە کەمیش بێ بەڵام کە کۆ ئەبێتەوە وەکو مەولاناڵێ قەترە قەترە جەم شەوت وەنگە هی دەریا شەوت یعنی خۆ زەریبە یا زەکاتەوەی کە لە وڵاتانی پێشکو دائەنرێ ڕەنگە بە قیاسن بۆ دەرامەت و داهاتیان زۆر نەبێ بەڵام ئەوان هاتوون کێشەی کۆمەڵایەتی خۆیانیان پێ حەل کردووە کێشەی بەتاڵیان پێ حەل کردووە بەڵام ئێمە ئەولاترین بەوەی کە فعلەن حەلیکەین کە فعلەن لە گەڕێکێکە لیژنەیەکی زەکات دروست بکرێ لیژنەیەکی سەدەقات دروست بکرێ متمانە پێکراو و ڕسمێتێک شێبێ لەلایەن حکوومەتەوە دکتۆرەمانە قسە و خەیاڵات و میسالیات نین وانە ڕۆژانێک کە ئەمانە تحقیق کراوە لە ئەردی واقع من بیستومە کە لە سەردەمی فڵان خەلیفە نەک فڵان خەلیفە لە کۆمەلگای خۆمانە لە سەردەمی هوشیاریە کاتێکە لە گەڕێکێکە لە شارێکە لە گوندێکە کە هەستیان بەم مەوزوعە کردووە لە ڕەمەزانە جارە بەیە کۆنانیان خواردووە بەڵێ لە ڕەمەزانە کە سەرفیتر درا و سەرفیترە وا تەوزیف کراوە کە خزمەتی کۆمەلگای پێکراوە فەقیر لە فەقیری نەجاتی بووە یعنی زەکات بە شێوە شەرعیەکەی ئەکرێ چارەسەرێکی کۆتایی بێ بۆ هەژار ئیتر جارێکی تر دەستپان نەکاتەوە ئەگە سەرنج بدەیت لە گوندەکانە ئەوانەی کە لە کەلتورە هینەکە پێی ڕاگەیشتون یەکتریان ناسیوە توانایی دەستڕاگەیشتن بە یەکتریان زیاتر بووە ڕێژەی هەژاری هەر نییە یان زۆر کەمە با بڵێن بەڵێ وەک لەوەی کە ئەگەر ئێمە چارەسەری مەسەلەی برسێتی و حیرمان و بێبەشی بکەین بەو ڕێکارانەی کە لە شریعەتا دیاری کراوە بەو ئەخلاقیاتەی کە لە علمی ئەخلاقی ئیسلامیە هەیە ئێمە ئیتر سوالکرد نابینین لە کۆڵانەکانە لە مزگەوتەکانە لە ناوەندە جیاوازەکانە کە ئێستا بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە یعنی تەنانەت ئەوەی کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە پێعی بە سوال بکە بەڵام خۆ خەڵگە بێ و شیار بێ بزانێ ئەو پارەی کە سەرفیەکە چۆنی تەوزیفەکە و چۆنی بەکارێنێ و بیدا بە مستحقانی خۆی لە سەڵاتدارانی ئەم وڵاتە یاهی ئێستای زۆربەی زۆری وڵاتانی دنیاکە دکتۆر کاتێک ناتوانن ئەم ڕێنمایە دینیانە ئیسلامیانە وەکو خۆی تحقیق بکەن بۆ گەیشتن بەم ئەم جاهەمی کە جەنابەت باسیەکەی بەدیلێکیشیان نەهێناوە کە خەڵکی پێ ڕازی بکەنەوە تا
ڕێژەی هەژاری زۆرە هەر سیستەمی سەرمایه‌داری وایە سیستەمی سەرمایه‌داری ڕەحم و بەزەییتیان نییە و ئەگەر تیایشیا بێ زۆر ڕووکەشە بڵێ و ئەوەشی کە هەیە لە ڕاستیە خێرخوازانی ناو کۆمەڵگاکانە ینی NGOکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئیسلام سەباقە بۆ ئەو مۆزوع ینی ئیسلام هەبووە لە کۆمەلگای ئیسلامیە ئێمە پێش غەرب ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەبووە چونکە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر کەلتورێکی موسڵمانانەیە کەلتورێکە ئیسلام دایهێناوە کە ئینسان بەرابەر میلەتەکەی بەرابەر خەڵک کەم تەرخەم نەبێ پێ موبالات نەبێ و بێ هەڵوێز نەبێ بەڵکو ئەگەر دیاردەیەکی ناشینی بینی وەکو سوالکردن وەکو هەژاری یا حاڵەتانێکی بینی لەو بارەوە ئەو خۆی پێشدەستی بکە دەست پێشخەری بکە بۆ ئەوەی چارەسەری بکە بە هاوکاری هەر بە شێوەیەکی دەستە جەمعی لەناو کۆمەڵگادا و چه باشتر لە مناسبەی مانگی ڕەمەزانە کە مانگی ڕەمەزان مانگی ئەوەیە کە ئینسان مراجعەی ذاتی خۆیەکە مراجعەی سەرۆت و سامانیەکە مراجعەی ئەوەیەکە کە ئەم پارەیە کە بەدەستی هێناوە لە ماوەی ساڵێکە پێویستی بە پاکردنەوەیە خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها يعني أصلا وظيفەی زەکات ئەرکی زەکات دان ئەوەیە کە ئینسان هەم پارەکەی خۆی سەرۆت و سامانەکەی پاکەکاتەوە لەو پارە و سەروەت و بڕە پارەی کە ڕەنگە گومانی لەسەر بێ یعنی هەم پارەکەی پاکەکاتەوە بەرەکەتی تێکەوێ هەم نەفسی خۆشی پاکەکاتەوە لە پارەپەرستی لە پارەویستی لە تەماع چونکە ئەو نەفسی ئینسانە کە تەماعی هەبوو تەبیعەتی گورگ پەیاکە ینی کاتێک کە فەیلسوفێکی غەربی وەکو هۆبز تەسویری ئینسانەکە وەکو گرگ کاڵێ ئینسانەکان بۆ یەکتری دەوری گورگە بینن لەو ڕوانگەوە ڕاستەکە کە ئینسان کە دینی نەبوو ئەخلاقی نەبوو بەزەیی و سۆزی نەبوو میهرەبانی نەبوو بەرابەر بە خەڵک ئامادەی تەزحیە و گیانبەخشین و ماڵبەخشینی نەبوو لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکانە فعلا تەبیعەتی گورگی لێت ئەم گورگەی کە حەزەتی یاعقوبی ئاماژەی پێکرد کە فەرمووی بە کوڕەکانی ئەترسم گورگ یوسف بخوا گورگ یعنی بریتە لەو ڕژدی و چڵێسی و چاوچنۆکی کە لە وجود دیاری ئینسانەکە هەیە و ئینسان پێویستە بە عیبادەت زاڵ بێ بەسەریە و زەلیلی بکە ئەو سیفەت و ئەو خەسڵەتە گورگانەیە کە لە وجودی ئینسانیا هەیە بە سەدەقە و خێر و خێرات ڕامە بێ و ماڵی ئەبێ و وای لێدێ نەتوانێت زاڵ بێ بەسەر وجودی ئینسانیە بەڵێ کاک دکتۆر بۆی کاتەکەی ترمان لەدەست نەدەیت بابەتەکەی تر قسە لێ بکەین ئەگەر شتێکیشمان بێتەوە و چوارچەوەی هاتوانین لەبارەی زەکات و سەدەقەوە دیسان بگەڕێنەوە سەری بەڵام باباسی لەیلەتول قەدر بکەین لەیلەتول قەدر چیم کێکە لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان دێتە نێو ئەو فەزایەوە کە بۆ پەرستش پەنای پێ ئەبرێت بۆ بەکاردەهێنرێ بۆ سای و هەوڵ و کۆش و خێری زیاتر ئەسڵەن لەیلەتول قەدر چییە بۆچی کەوتۆتە مانگە پیرۆزەوە و چۆن لی بڕوانی شەو دەلالەتێکی بەهێزی هەیە لە ئەدەبیاتی ئیسلامیە ئێمە شەوێک سورەتێکمانەیە بەناوی سورەت اللەیل سورەت واللەیل واللەیلی ئیذا یەغشە ئەمجا کات گرنگە لە فەرهەنگی قورئانە لە فەرهەنگی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە ئەسڵەن کات مساویقە لەگەڵ وجود بوون کە خوا بوونەوەری دروست کرد لەگەڵ بوونەوەرە کاتیشی دروست کرد یعنی تازەترین نەزەریەی علمیش ئەوەیە کە کات و شوێن تابعی کەون و گەردوونن یعنی گەردون پەیدا بوو اینجا کات و شوێن پەیدا بوو کەواتە ئینسان ئەگەر لایەنە مادیەکەی لێک بیتەوە لەگەڵ لەژێر تەئسیری کات هەیە کاتەکان جیاوازن بەنسبەت ئینسانەوە کە قورئانە فەرمێ لەیلەتول قەدری خەیر من ئەلفی شەهر یعنی بەرەکەتی شەوێک ڕەنگە زیاتر بێ لە بەرەکەتی هەزار مانگ کە ئەو شەوەی تیانە بێ ئەمە یەک شەو
لە ئەدەبیاتی عیرفانیانی شەوی خەڵوەت و ڕاز و نیاز، شەوی نزیکبوونەوە لە خوا، شەوی دابەزینی ڕەحمەت و مەغفیرەت، شەوی دابەزینی مەلایکە، پۆلی مەلایکە بە ئەندازەی هەموو دار و بەرد و زیخ و چەوی سەرزەوی لە شەوی لەیلەتول القەدرا وەکو لە فەرموودە و ئەسەری سەحیحە هاتووە دائەبەزن بۆ ئەم سەرزەویە، بۆ ڕێزگرتن لە مرۆڤ، لە تۆی مرۆڤ، لە ئەوی مرۆڤ، لە منی مرۆڤ، لە مرۆڤی عابید، لە مرۆڤی خواپەرست، ڕێزگرتن نەک تەنها لە مرۆڤێک کە خەریکی عیبادەتە، لە مرۆڤێک کە متصیلە بەخوای پەروەردگارەوە، لە مرۆڤێک کە ئەو مانگەی بە هەند وەرگرتووە، ساتەکانی بە غەنیمەت دەزانێ. یعنی ئیسلام فێری ئەوەمانەکە ئێمە هەموو کاتێک بە دەستکەوت بزانین، ئەو کاتێک کە بەدەستیێنی بزانێت چۆنی سەرفەکەی، هیچ شتێک ئەوەندە نایەنێ، هیچ کەسێک، هیچ مەقامێک ئەوەندە نرخ و بایەخی نییە بە قەدەر خوای پەروەردگار کە تۆ کاتی خۆتی پێ ببەخشی لەگەڵ یا ڕاز و نیاز بکەی، چونکە هیچ دەسەڵاتدارێ بە تۆی نەوتووە هەر کاتێ بانگم کەی وەڵامت دەدەمەوە، هەر کاتێ باسم کەی باست دەکەم، هەر کاتێ سوپاسم کەی سوپاست دەکەم. نەخێر، ئێستا زۆربەی سەرانی دنیا کە ڕوبڕووی میلەتیانە بنەوە بە تەمان میلەت بیان پەرستێ، بە تەمان میلەت ستایشیان بکە، لەبەر دەرگاکەیان نابێت تەعزیز و تەوقیریان بکە، بەڵام تەنها خوای پەروەردگارە فەرمێ سوپاسم کەن سوپاستانەکەم، یادم بکەن یادتان دەکەم. هەنگاوێک وەرە هەزار هەنگاو دێن، ئەمە زۆر مهمە. کەواتە شەوی لەیلەتول القەدر ئەهەمیەتەکەی لەوایە، یەکەمین شەوە کە بە یەکجاری قورئان هاتە خوارەوە لە لەوحی مەحفوظەوە بۆ ئاسمانی، بۆ بەیتول عیزە لە ئاسمانی یەکەم، ئاسمانی دنیا، کە ئەمە علەمای علومی قورئان باسییان کردووە، زانا گەورەکانی ئیسلام باسییان کردووە و باسی ئەوەکەن کە خوای پەروەردگار فەلا ئوقسیمو بمەواقع النجوم، مەواقع النجوم یعنی چی؟ یعنی بەیتول عیزە لە ئاسمانی نزیک کە شوێنی هەڵگیرانی ئاەتەکانی قورئانە یەکپارچەیی، اینجا لەوێوە ئاەتەکانی قورئان مەجموعە و کۆپلە بە کۆپلە بەپێی پێویست جوبرەئیل هێناوێتە خوارەوە سەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە قورئان دوو هاتنە خوارەوەی هەیە، هاتنە خوارەوەیەکی یەکپارچە بۆ ئاسمانی یەکەم کە قورئان بە ئەنزەلناه باسی یەکە، هاتنە خوارەوەیەکی پارچە پارچە بەپێی پێویست دوای ئەوە بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئان بە نەزەلنا باسی دەکات. مادەی ئینزال یعنی نادنە خوارەوەی یەکجار یەکپارچە، بەڵام تەنزیل یعنی هاتنە خوارەوەی زۆر و فرە و پەیتا پەیتا. جا لە مانگی ڕەمەزانە بۆ یەکەمین جار قورئان بە یەکپارچەی هەرایە خوارەوە بۆ ئەوەی دواتر بەپێی پێویست و قۆناغ بە قۆناغ بە شێوەیەکی مەرحەلی بێتە خوارەوە بۆ کۆمەلگا بۆ جێبەجێکردن. کەواتە شەوی قەدرە، ئەمە ڕێز لێگرتنە، چونکە قەدر دوو معنای هەیە، معنایەکیان بە معنای ڕێز و احترامە، معنایەکیان بە معنای چارەنووس و ئەندازەگیریە. بۆیە مانگی ڕەمەزان پەیوەندێکی زۆری هەیە، هەم بە ڕێزگرتن لە مرۆڤەوە، هەم بە ڕێزگرتن لە ئەن چارەنووسی مرۆڤەوە، پەیوەندی بە چارەنووسی مرۆڤیشەوە هەیە. ئەم چارەنووسە هەموو لایەنەکانی ژیانی ئەو مرۆڤە ئەگرێتەوە. توانی خۆتی تیا بدۆزیتەوە، چارەنووسی خۆتی، چارەنووسی سیاسی، چارەنووسی ئابووری، چارەنووسی کۆمەڵایەتی، چارەنووسی پەروەردەیی، چارەنووسی استراتیژیک بۆ ڕۆژی دوایی، بۆ دوا ڕۆژ، کە بەشێکشی پەیوەندی بەچیەوە فێری ئەوە دەکا تۆ بە تەوفیقی ئیلاهی ئەگەی بە ئاواتەکانت. یعنی بەڵێ جوهد و تێکۆشانی خۆت لازمە، بەڵام جوهد و تێکۆشانی تۆ کافی نییە. جوهد و تێکۆشانی تۆ لە دنیاە پێویستە، بەڵام بەس نییە، ئەبێت تەوفیقی ئیلاهیش و بەنسیب ببێ. ئەو تەوفیقەش بە دوعا و پاڕانەوە و ڕاز و نیاز لەگەڵ خوادا بەدی دێت. خوا ئەبێت تەوفیقت با کە ئەهلی خێربی، ئەهلی چاکەبی، خۆ دەبێت نیەتەکە بێنی، بەڵام خوا تەوفیقتەدا بۆ ئەوەی لە نیەتتایە، ئەوەی لە مڕاستایە بیکەی بە کردە و بیکەی بە پرۆژە و بیکەی بە بڕیار و جێبەجێ. ئێمە چۆن ئەتوانین یان چۆن دەکرێت ئێمە لە بەهرەمەندانی ئەم شەوانە بین؟
چی بکەین چۆن ئێمە باشترین ئوسووە و سەرمەشقمان پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە یعنی باشترین سەرمەشق بۆ ئەوەی ئێمە عیبادەتی خۆمانی لەسەر ئەساسی عیبادەتی ئەو ڕێکخین هەڵس و کەوت و معاملات فکر و تەسەور سلوک و ڕەفتار ئەمجا بیر و ئەندێشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە داهەمینی کۆتایی مانگی ڕەمەزانە وازی لە خەوە هێنا بارگە و بنەیە پێچایەوە بە تەواوی خۆی تەرخانە کرد بۆ قورئان خوێندن بۆ مودارەسەی قورئان لەگەڵ جبریل بۆ خێر و خێرات بۆ زیکر و مناجات بۆ نوێژ و قیام بۆ عیبادەتێکی زۆر ئەوەی کە عورەفا باسی ئەەکەن ئەڵێن دەرەجاتی تەوبە چەنە دەرەجاتی خەشیە چەنە دەرەجاتی مەغفیرەت چەنە دەرەجاتی ڕەغبەت و ویست و حەز لێبوون و ئارەزومەندی بۆ نزیک بوونەوە لە خوا چەنە هەموو ئەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی عەمەلی لە بەرچاوی سەحابەکانە ئەنجامیاوە سەحابەکانیش بە تەواتوری معنەوی گێڕاویانەتەوە یا بە خەبەری صەحیح گێڕاویانەتەوە بۆ کەسانی دوای خۆیان ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەبێ دیراسی قورئان زۆر بکەین بە تایبەتی لەم دەشەوەی ئەخیرە دیراسەکەی بەوەیە کە ئاەتێکە خوێنینەوە تێبگەین مەغزای ئاەتەکە چییە کە حکمێک جێبەجێەکەین بۆ نمونە نوێژێ زیاترەکەین سونەتێ زیاترەکەین زیکرێ زیاترەکەین گوێ لە موعیزەیەکەگرین موعیزە بۆ خەڵکەکەین لە مەغزاکەی تێبگەین مەغزای هەموو عیبادەتەکانی مانگی ڕەمەزان بۆ بەهێزکردنی ئیرادەیە بۆ بەهێزکردنی ویستە بۆ ڕێککردنەوە و ڕاستکردنەوەی تەوەجوه و ئاراستەی فکریە بۆ ڕاستکردنەوەی ئاراستەی عەمەلیە بۆ پلەیە بەرەو سەرچوونە بۆ وەرگرتنی شەهادەیەکی باڵاترە ئەم ساڵ شەهادەیە بەدەست بێنین جیازە شەهادەی پار یعنی وەکو یەکێ چۆن بەکالۆرێز یێنێ هەوڵی ماستەرەدا ماستەر یێنێ هەوڵی دکتۆرا دەدا دکتۆرا دەدا هەوڵی پرۆفیسۆری دەدا پرۆفیسۆری هەوڵەدا ببێ بە ئوستازی یەکەم ئابە شێوانە ئەبێ ئێمە شەوانی قەدر شەوانی دەهەمی کۆتایی مانگی ڕەمەزان بەکار بهێنین بۆ ئەوەی پلەیە باڵاتر بڕۆین دەرسێکی زیاتر بخوێنین و صفاتی خراپ لە خۆمانە دوو کەم بکەینەوە و وای لێ بکەین ببێ بە سفر صفەتی بخل صفەتی حەسادەت صفەتی عوجب کیبر غرور ڕیا تەمەلوق پشگیری لە زاڵم مداهەنەی زاڵم مداراتی زاڵم ئەمانە هەمووی صفاتی خراپن بەڕاستی چۆن چاکە بێ تۆ دڵت بەسە بەخوا هەمووی حەلە یعنی کلیلەکەی بریتە لە مەحەبەت الله و معریفەت الله کاک دکتۆر یعنی من تێگەیشتم لەوە کە جەنابەت لەم دەشەوەی کۆتاییە بە گشتی تەرکیزەکەیتە سەرەوەی کە چی بکەین باشە بۆی بەهرەمەند بین هەیە بە پێچەوانەوە مەسەلەن زۆر عوداڵی ئەوەیە ئەو شەوەکە بدۆزێتەوە ساتە وەختەکە لە شەوکەیە بدۆزێتەوە یانی کامیان گرنگی پێ بدەین بە شوێن کامیانەوە بین ئینسانی موسڵمان تەرکیزی لەسەر ئەنجامدانی فەرمانەکانە جێبەجێکردنی واجیبات ئیتر نەتیجەکە بەدەستخوایە بەرهەم و ثەمەرەکە بەدەستخوایە وەکو چۆن جوتیارێک ئەوەی ئەرکی سەرشانێتی لە کێڵانی زەوی و لە تۆوەشاندن و لە خزمەتکردنی زەوی و ئاودێری و ئەمانە دوای نەتیجەکە دەداتە دەستی خوا ئێمە مکەلەفین بە فەرمان و بە ئەمر و نەهیەکان چیمان ئەمر پێکراوە بێ بیکەین ڕێگەری لە چی کراوە بێ خۆمانی لە دوورخێنەوە بە تەبیعەت بە نەتیجەکە بەدەستخوایە خوا مەبدەئی فەیزە یعنی خوای پەروەردگار جوودی مطلقە بەخششی مطلقە بەخشینی مطلقە خوا بێبەهرەمان ناکە لە نەتیجە کەواتە ئێمە لە باتیەوەی بیر لەوەکەینەوە ئایا 23 مانگە 25 مانگە 27 مانگە 21 مانگە چونکە لەسەر هەمویان ئەسەر و ڕیوایەت هەیە تۆ واجبەکەی خۆ جێبەجێکە نەتیجەکەی ئەوەیە لە سلوکیاتی ئینسانە لە ڕەفتار و لە تەسەوراتی ئینسانە لە ئاسوودەی ئینسانە دەرەکەوێت
دوایی کە تۆ مانگی ڕەمەزانت تەواو کرد واجباتی خۆت هەڵسابووی ئەبی بە کەسایەتێکی تر یعنی وەک کۆڵەی ئینقلاب و تەحول و گۆڕانکاریەکی زۆر کاکڵەدار لە وجودی ئینسانە بەدی دێت لە ڕووی عیرفانیەوە ئێمە توانین چێژێکی نەوعی لەو شەوانە و لە شەوانی قەدرە عرفان دوو طریقی هەیە طریقەیەک پێوتە طریقی عوزلەت طریقەیەک هەیە پێوتە طریقی صحبەت باش ئەگەر مجموعەیە کەسی هاوڕێی چاکی مکەمیلی یەکتر کاری یەکتری تەواو بکەن پێکەوە دابنیشن وەکو لەسەر منهەجی ئەهلی صحبەت بن پێکەوە بن یەکتری بیرخەرەوە ئوستازی یەکتر بن پێکەوە زیکر بکەن پێکەوە فکر بکەن پێکەوە مدارەسی قورئان بکەن مدارەسی سنت بکەن ئەمە زۆر بەرهەمێکی باشیە ئەگەر ئەوە بەنسیب نەبوو ئینسان لەگەڵ خودی خۆیان خەڵوەت بکە لەگەڵ خودی خۆیان قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کا بە ئاوێنە بۆ خۆی عیبەکانی خۆی بدۆزێتەوە نوقسانەکانی خۆی بدۆزێتەوە معالەجەی نەخۆشیەکانی خۆی بکە ببێ بە ئینسانێکی خاکی ببێ بە ئینسانێکی ئاوی ببێ بە ئینسانێکی ئاگری ببێ بە ئینسانێکی بادی هەموو ئەو عناسیرانەی کە لە وجودی ئینسانیا هەیە هەر کامێکیان لە ڕوویەکەوە یعنی طبیعەتی ئاود هەبێ نەرم بە طبیعەتی خاکت هەبێ متەواضع بە طبیعەتی ئاگرت هەبێ بۆ سیفەتە خراپەکانی خۆت بۆ نەفسی ناحەزت طبیعەتی بادیشت هەبێ ئامادە بە بۆ عروج ئامادە بە بۆ بەرزبوونەوە هەموو ئەو سیفەتانە لە عوزلەت و لە خەڵوەت و لە گۆشەگیریە پێم وایە ساتە وەختێکی زۆر گرنگە کاتێک تۆ عروجەکەی لە بفووەکەیتە مرتبەیەکی بەرزتری پەرستیش و نزیکبوونەوە لە پەروەردگاری خۆت ئیتر کاتی دوعا و داواکاریەکانە بۆی بیانگەێنی لەو کاتا کە زۆر ئیحساسی خوزوع و خوشوعەکەی لەو کاتا کە زۆر مەسکەنەت و هەژاری و بێنەوایی و لانەوازی خۆت دەرەخەی لە بەرامبەر خوایە ئەوە وەکوڵێ مخی عیبادەتە ئەوە کرۆکی عیبادەت و خواناسیە ئەسڵەن عیبادەتەکە بۆ ئەوەیە کە تۆ لە خۆت بێخۆت بی لە مەرحەلەیەکە ئەبی بە مەشوی لە مەرحەلەیەک ترابی بە مەحوی لە خۆت فانی ئەبی بەخوا باقی ئەبی عاریفان بۆ جۆرە مامەڵەیان لەگەڵ ڕەمەزان و شەوانی قەدر و شەوانی کۆتایی مانگی ڕەمەزانە کردووە دەستخۆش ئێمە گەیشتنە کۆتایی بەرنامەکەمان کاک دکتۆر ئەگەر شتێکت ما بێتەوە لە بابی ڕەمەزانیات و بەتایبەتی لە کۆتاییەکان و شەوانی کۆتاییە سپاس دەکەین ئێمە لە مانگی ڕەمەزانە پێویستمان بە ئاشتبوونەوەیەکی گشتی هەیە لەگەڵ خۆمان لەگەڵ ذاتی خۆمان یعنی ئاشتبوونەوەش بەوەیە موسارەحی خۆمان بکەین ئاعتراف بکەین بە هەڵە و کەم و کورتیەکان هەر کەسێ لە هەر ئاستێکە هەبێ لە هەر بازنەیەکە هەبێ هەر جۆرە چالاکیەکی هەبێ من هەستەکەم ئێمە بانگخوازەکانمان درێغیان نەکردووە بەنسبەت عامەی خەڵکەوە بەڵام هەستەکەم ئێمە درێغیەکی زۆرمان کردووە بانگخواز نسبەت بە دەسەڵاتداران دەسەڵاتدارانی ئێمە بە هیچ شێوەیەک مەگەر ئەوانەیان کە خوای پەروەردگار لوتفی لەگەڵ کردوون بە هیچ شێوەیە لەگەڵ مانگی ڕەمەزانە ظاهرەن وا دەرەکەوێ ئەو تەفاعول و جۆش خواردنیان نەبوو چونکە ئینسان سەیرە دەورەی تربەوی مانگی ڕەمەزانی دیبێ بەڵام مراجعی خۆی نەکە گۆڕانکاری لە سیاست و بەرنامەکانیان نەکە ئەوەی کە لە کوردستانە لە مدیر عام بەسەرەوەیە حەق وایە زیاتر لە مانگی ڕەمەزانە بانگخوازی بکرێ داوە بکرێ و بانگ بکرێ مصارەحەیان لەگەڵ بکرێ خۆیشیان خۆ زۆریان کەسانی تێگەیشتون کەسانێکن لە قسە تێئەگەن بەڵام ئەبێ ئەو ئیرادەیان بۆ دروست بێ کە گوێ بگرن لە دوعات بێنە بەردەمی زاناکان و مامۆسایانی ئاینی بێنە مزگەوتەکان بگرین وەکو ئەو مەسئولانەی لە تاریخی ئیسلامە واوەیلایانە کرد کاتێک کە ئەبوون بە مەسئول کاتێک کە ئەبوون بە کاربەدەست بۆ ئێمە واوەیلایەکمان لە کاربەدەستێک نەبیست تەواضع و تەسامح و تەمایلیان
تەمایلیانمان نەبینی نسبەت بە خەڵکی هەژار بە تایبەتی ڕێژەی هەژاری لە کوردستانە ڕوو لە زیادبوونە، ڕێژەی نەبوونی و حرمان و بێبەشی و لانەوازی و بێنەوایی زۆر زۆرە. ئەمە ئەبێ ئاوردانەوەیەکی تایبەتی بۆ بکرێ و بەرنامەی تایبەتی بۆ دابنرێ بە تایبەتی حیزبە سیاسیەکان. ئێستا فرسەتێک هاتووە بەرەو انتخابات و هەڵبژاردننی ژەڕۆین، هەر هیچ نەبێ لەبەر خاتری هەڵبژاردننیش بێ با هەڵمەتێکی نیشتیمانی دەست پێ بکرێ لە کوردستانە لە پاڵ دافی عەدینیەکەیە بۆی هەیە لە ڕێژەی هەژاری و نەبوونی کەم کاتەوە ئینشاءالله. زۆر سپاس بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی پسپۆر لە هیزری ئیسلامی کە دووەڵقەی ڕابردوو ئێستا میوانی بەرنامەکەمان بوو. سوپاس بینەرە بەڕێزەکان تا دەرفەتێکی تر پێتانەگەینەوە بخواتانە سپێری.